بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان حکومەت هێرێمی کوردستان پلانی 5 ساڵەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پەسەند دەکات بەپێی ڕاگەندراوی حکومەت هێرێمی کوردستان لە کۆبوونەوەی دوێنەیدا ئەنجومەنی وەزیران پلانی 5 ساڵەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پەسەند کردووە لەلایەکی ترەوە ڕێکخراوی ستۆپ بۆ دژە گەندەڵی ڕای دەگەێنێت گەندەڵی لە هەرێمی کوردستان لە گەشە سەندندەیە بە میواندارێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکی فەرهاد سەنگاوی هەروەها لە هەولێرەوە فەرمان ڕەشاد سەرۆکی ڕێکخراوی ستۆپ بۆ دژە گەندەڵی و لە لەندەنیشەوە دکتۆر هێمن میرانی مامۆسای زانکۆ و دکتۆرا لە بەرەنگاربوونەوەی گەندەڵی تاوتوێیان پرسە دەکەین لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەین. حکومەت هێرێم استراتیژی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پەسەند دەکات. ڕێکخراوی ستۆپ بۆ دژە گەندەڵی ئاماژە بەوە دەکات گەندەڵی لە هەرێم لە گەشەکردندایە و لیژنەکانیش بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بێئەنجام بوون. بەپێی ڕاگەندراوێکی حکومەت هێرێم لە کۆبوونەوەی دوێنەی ئەنجومەنی وەزیران استراتیژێتی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بۆ ماوەی 5 ساڵ پەسەند کراوە. بەپێی پلانە 5 ساڵێکەی حکومەت لەسەر 4 ئاز ڕوبەڕووی گەندەڵی دەبنەوە کە بریتین لە خۆپاراستن و ڕێگری لە گەندەڵی سەروەری یاسا هۆشیاری و ڕاهێنان و هەمانکی نێوان لایەنە پەیوەندیدارەکان. ڕاگەاندنی استراتیژێتی 5 ساڵی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لەلایەن حکومەت هێرێمی کوردستان لە کاتێکدایە دامەزراوەکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی سست و پەخراون. پەرلەمانی کوردستان وەک دامەزراوەیەکی سەرەکی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی زیاتر لە ساڵێکە پەخراوە و ناتوانێت هیچ ڕۆڵێک بگێڕێت لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیدا. دەستەی دەستپاکی هەرێمیش نەیتوانیەوە تاوەکو ئێستا دەست بۆ مەلەفە گەورەکانی گەندەڵی ببات بەتایبەت لە دۆسەی نەوت و ڕێگەشی پێ نادرێت مەلەفی گەندەڵی بەرپرسانی باڵا هەڵبداتەوە. هەرچی دیوانی چاودێری داراییشە ناتوانێت وربینی بۆ داهاتەکانی نەوتی هەرێم بکات و ماوەی 4 ساڵیشە حکومەت هێرێم یاسای بودجەی نییە و ناشزانرێت چۆن بودجە خەرج دەکات. لەلایەکی ترەوە ڕێکخراوی ستۆپ بۆ دژە گەندەڵی حوتەمین راپۆرتی خۆی لەبارەی گەندەڵی و لیژنەکانی چاکسازی بڵاو کردەوە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکە بێت کە چەندین دۆکۆمنتی لەسەر گەندەڵی لە هەرێم بڵاو کردوێتەوە گەندەڵی لە هەرێم لە گەشەکردندایە و هیچ ئیرادەیەکی ڕاستەقینەش بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە ئارادا نییە. ڕێکخراوی ستۆپ بۆ دژە گەندەڵی ئاماژە بەوە دەکات لیژنەکانی چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە هەرێم ئەنجامیان نەبووە. بەپێی راپۆرتە ناوخۆیی و نێودوڵەتیەکانیش گەندەڵی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی مەترسیدار بڵاو بووەتەوە بۆتە شێرپەنجەی حکومڕانی و مەترسی لەسەر ئێستا و ئایندەی هەرێمەکەش دروست کردووە. ئەو دۆخەنا لەبارەی ئێستاش هاوڵاتیانی هەرێمی کوردستانی تێدان بەرەنجامی گەندەڵیکردنە لە داهاتەکانی هەرێمی کوردستان. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک فەرهاد بەخێر بێن گەسەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە مەسەلەی گەندەڵی لە هەرێمی کوردستان بەر لەوەی کە قسە لەسەر و پلانە 5 ساڵەی حکومەت هێرێم کە دوێنێ ڕایگەیاندووە سەبارەت بە ئاستوڕەجەی گەندەڵی لە کوردستانە گەندەڵی پێدووار لە کوردستان لە چ ئاستێکدایە؟ گەندەڵی لە کوردستان پێشەوەی باسیەوە بکەم بابیرم نەچێ ڕێز و خۆشەویستیم بۆ بینەرانی بەڕێز. گەندەڵی لە کوردستان بابەتێکی ئەوەندە گەورەیە ئەوەندە هەمەلایەنە ئەوەندە قوڵە کە بە سەدان بەرنامە بە سەدان ریفۆرم چاکسازی ئەو گەندەڵیە لە ناو ناچێ. گەندەڵی لە کوردستان ئەگەر کەسی ئەوێ پلانی هەبێ بۆ نەهێشتنی گەندەڵی یعنی بڵین ئەبێ چاکسازی بکە با بڵین چاکسازی لە چی؟ ئەبێ بزانین چاکسازی لە چی. پێش هەموو شتێ ئێمە پێویستمان بە چاکسازیە لە ڕەوشت لە چاکسازی لە ئیرادە چاکسازی لە غیرەت چاکسازی لە کەرامەت. ئەگەر ئێمە توانیمان ئەم چاکسازیانە بکەین کە پێی ئەوترێ چاکسازی لە سەرخان چاکسازی لە یاسا ئەمانە چاکسازین لە سەرخان کە ئێمە توانیمان چاکسازی بکەین لە خۆمان کە خۆمان ببین بە مرۆڤی بە ڕەوشت مرۆڤی ڕاستگۆ مرۆڤی بە ئیرادە مرۆڤی بە کەرامەت
اینجا دوایی پێویستە پلان و بەرناممان هەبێ بۆ چاکسازی لە ئابووری، چاکسازی لە ئیدارە، چاکسازی لە کشت و کاڵ، چاکسازی لە سیاست، چاکسازی لە فکر، چاکسازی لە پیشەسازی، چاکسازی لە ینی چاکسازی لە چی ئەکرێ ئێستا؟ چاکسازی لە کوردستان بە هیچ جۆرێ ناکرێ. من بە خەڵکی کوردستان ئەڵێم ناتوانم درۆ بکەم لەگەڵ خەڵکی کوردستانە لەگەڵ یەک کەسیشە نەک لەگەڵ میلەتێک. باشە لە چی قەناعەتی تۆ لە چی و سەرچاوی گرتووە؟ لە سەدا چەند چاکسازی ناکرێ؟ لە سەدا 500 چاکسازی ناکرێت، لە سەدا ملیۆن، ناڵم 99 لە سەدا ملیۆن چاکسازی ناکرێت. لەبەرچی لەبەر ئەوەی ئێمە 100 ساڵ چاکسازیمان پێویستە کە ئەوەی کە ئێمە نەک ئێستا ئەم 10 ساڵە ئەم 20 ساڵە 100 ساڵ چاکسازی لە کوردستان ڕاگیراوە لە هەموو بوارەکانە. تۆ لە ژێردەستی داگیرکەرێکا بووی، داگیرکەرەکە چاکسازی نەکردووە، هەر کوشتوێتی و بڕیوێتی و تاڵانی کردو و ئەنفالی کردو و چیمایی کردووە. بۆ نمونە گەنم لە کوردستان کە هیچێکە لە کۆنترین وڵاتەکانی گەنم لە دنیا، ئێستا گەنم لە کوردستان چۆن ئەکرێت؟ لە سوید چۆن ئەکرێت؟ لە سوید یەک دەنکە گەنمێک نافەوتێ، هەمووی ئەڵەی بەدەست داتناوە بەڕیز. لێرە تۆ گەنم ئەەکەی کە یەکەم وڵاتی گەنمی دنیای چاکسازی لە چی ئەکرێت؟ 100 ساڵ چاکسازی سەردەمی داگیرکەر ماوەتەوە بۆ 25 ساڵی خۆمان کە خۆمانیش بە خراپی حکومان کردووە. ئەمە هەمووی چاکسازی ئەوێ ئەم 100 ساڵە. باش ئەو 25 ساڵی کە حکومڕانی کوردی و بڵێن دانە کوردیەکان لی بەرپرسیارن بە تایبەتیوانی کە دەسەڵاتیان هەبوو بە 25 ساڵ ئەو گەندەڵی کە کردوێنە بە چەند ساڵ چاک دەبێت؟ من پێم وایە ئێمە ئەم 25 ساڵە توانیومانە 100 ساڵی ڕابردووش زیاتر تێک بدەین، 50 ساڵی داهاتووش جیناتی توخمەکانی ئینسانی کوردیان واشکاندووە کە 50 ساڵی تریش مناڵی کورد بێکەڵک و بێنرخ و هەڵە لەدایکە بن. باش نەک چاکسازی بۆ ئێستا بۆ 50 ساڵی تری. ینی پێ دوای ڕێژەی گەندەڵی لە ماوەی 25 ساڵە ئێستا ئێمە لە چه ئاستێکین بە پێی پێوەرنێ و دەوڵەتەکان یاخود ڕێژەکە لە چەندە گەندەڵی بڵاوبوونەوەی لە کوردستان؟ ناتوانم تێبگەم ڕێژەکەی چەندە، چونکە ئەوانی کە باسی گەندەڵیەکەن لە کوردستان ئەگەر دەستگایەک بێت دیراسی گەندەڵی بکە زۆری ئەوێ. ئەو دراسانی کە ئێستا ڕەنگە پێمان بڵێن یاکراوە ئەوانە دیراسن هێشتا زۆر کەم و کورتیانتیایە، چونکە تۆ ئەبێ لەم کۆمەڵگایە لە سەرخان و ژێرخانی لە 100 تێبگەی، سەرخان و ژێرخان لە 100 تێبگەی، اینجا سەیری مێژوو بکەی، اینجا سەیری ڕابردوو بکەی، اینجا تۆ دیراسە بکەی لەسەر ئێستا و داهاتوو. لەبەر ئەوە زۆر قورسە. بە کورتی پێ دوای خەڵک چاوەڕێونەکە کە چاکسازی بکرێت. خەڵکی کوردستان چاوەڕێی چاکسازی بێ بەرەو پاشەوە. ینی تێکدان چاکسازی بەرەو پاشەوە شەیە. چاکسازی بەرەو پاشەوە یعنی گەڕانەوە بۆ دواوە. ئێمە دەگەڕینەوە بۆ دواوە گەڕانەوەی هیچ پێشەوە نییە. ناخێر ئاخر چکە ئەو کەسانی کە لەسەر دەسەڵاتن لە وڵاتە ئەوانە لە چاکسازی هەر تێناگەن، ئەوانە خەڵکی ناڕووناکبیرن. چۆنە چاکسازی تێگەشتنەوە؟ ئەوان لە چاکسازی تێگەیشتون بەوەی کە کۆمەلگا چاوەڕاو لە کۆمەلگا بکەن. ئێمە چاکسازی لە نەوتەکەین، کۆمپانیایەک دێنین چاکسازی لە نەوتکە، ئەمانە هەوکی چی ڕاست نیە. سوپاس دەکەم دواتە گەرم وڵای بەڕێز کاک فەراد ئەگەر بچینە هەولێر لای کاک فەرمان ڕەشا سەرۆکی ڕێکخراویستۆ بۆ دژە گەندەڵی. کاک فەرمان زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ڕێکخراوەکەیەوە ڕێکخراوێکی بواری چاودێریکردنی پرۆسەی گەندەڵیە لە هەرێمی کوردستان. ئەمڕۆژ حوتەمین راپۆرتان بڵاو کردەوە. بەپێی راپۆرتەکانی ئێوە ئایا مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە کوردستانە چۆنە و ئایا گەندەڵی لە گەشەکردندا بەپێی ئەو بەڵگانەی کە لایەوە هەیە؟ بەڵێ بەنای خوای گەورە زۆر سوپاسان دەکەم. بەدڵنیایە ئەوەی ئێمە کە لە بڵین ساڵی ڕابردوو وەکەوە دەزانن حکوومەت هەرێمی کوردستان لە 25 ساڵی 2015 وەروە سەرۆکاتی هەرێمی کوردستان لە 10/2/2016 پرۆسی چاکسازیان دەست پێ کرد کە ئەگەرچی ینی ئێمە گەر بگەڕێنەوە مەسلەی پرۆسی بڵین چاکسازی تازە نییە، ینی لە دوای 92 بە کۆمەڵێک هەنگاو بە کۆمەڵێک بڕیاری جۆرا زۆر باس کراوە چاکسازی پاکسازی چاکسازی ڕوبەڕوونەوەی گەندەڵی ئەوانە بڵێن هەمووی کراوە و 2011 کە پێم وایە راپۆرتی زۆر باش لەسەر گەندەڵی هەرێمی کوردستان ئامادەکران کە ئەگەر ئەو کاتی جێبەجێ بکرابانەوە ناوەڕۆکەکانی ئەو راپۆرتانەوە خۆی جێبەجێ بکرابا بە دڵنیاییەوە گەندەڵی و دۆخی ئابووری هەرێمی کوردستان و شکستەکان نەدەگەیشتن بێرە. بەڵام بەداخەوە زۆرینەی ئەو بڕیارانە ئەو راپۆرتانێکە بۆ چاکسازی ئامادەکرد لەبەر بە دۆخیش سروشتی خۆیان تێپەڕ نابن ئەو لامەزراوانی ئەو لانانی کە ڕادەست پێدرێن بۆیە نەتیجەکەی بڵێن بێ ئاکام دەبێت
و بە هیچ شێوەیەک کاریگەری لە واقع دروست ناکاتن ینی ئەوەی کە ئێمە لە ساڵی ڕابردوو چاودێری ماکرانی من چەند بڕیارێک بە نمونە دێنمە بۆی کە هاوڵاتیان هێرێمی کوردستان بزان کە ئەو بڕیارانە دراونانی بڕیاری ژمارە 47 کە لە سەرۆکاتی حکومت بە ئیمزای سەرۆکی حکومت دەرکراوە کە دەڵێ دروستکردنی لیژنەیەک بۆ ئاڵوگۆڕی بڵێن پارەی داهاتی نەوت بۆی کە بە شێوەیەکی شەفاف بڵێن ئەو پارەی ئاڵوگۆڕی پێ بکرێنەوە گوگەستاکە لە بانکی کوردستان کە بانکێکی ئالیە ئەنجام دەدرێت و پارێکی زۆر بۆ ئەو بانکە دەگەڕێتەوە لەسەر حسابی خەڵکی کوردستان تاوەکو ئێستا ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە لە کاتێکدا ساڵێک و 2 مانگە بەسەری تێپەڕیوە بڕیارێشتریش کە بە 48 باماشەوە گەڕانەوەی ئەو پارانێک کە لای کۆمپانیەکان کە زۆربیان کۆمپانیای باڵای حیزبین ئەویش جێبەجێ نەکراوە لە سەرۆکاتی هەرێمی کوردستان بڕیارێک مایە لە 2016 بڕیاری ژمارە 4ەکە تایبەتە بۆی کە بڵێن وەزارەتی سامان سروشتەکان دەرگای خۆی واڵا بکە بۆ دیوان چاودێریدارێ بۆی لێکۆڵینەوە لە داهاتەکان بکات ئەویش جێبەجێ نەکراوە بڕیاری ژمارە 8 مایە کە تایبەتە بەوەی کە ڕێگری لە زێدەڕۆی بکرێتکەم بڕیاری سەرۆکاتی هەرێمە بەڵام بەجۆرە ئەو راپۆرتێکە ئێمە ئەمڕۆ بڵاومان کردەوە نەکرد زێدەڕۆی کەم نەبووتەوە بەڵکو ئەم ساڵ 2017 ڕێژەکان زۆر بەرز بوونێتەوە بە تایبەت لە هەولێر و سلێمانی کە ئاستی ینی دروستکردنی برێن ئەوانەی کە وەکو مەزرعات دەست بە سەرراگرتن تەنانەت ئێستا بە بڕیاری وەزارەتی کشتوکاڵ بڵێن لێدانی بیر لەو لە هەندێک شوێن قەدەغەیە خەڵکەکەیە ئەوەندە لە یاسا بێمنەتە عرض دەفرۆشێ بۆ مەزرعات دەرێ بە شەرتەوەی کە بەخۆم بڵێن بیرەکەت لە بۆ لێ دەم کە لە کاتێکدا ئەوە زۆر ینی ناساییە جگەلەوەی یەخستن و بڵێن چاکسازی لە وەزارەتی پێشمەرگا پێم وایە زۆرترین گەندەلی لەو بوارەیەوە ئێستا کە ئێمە ئومێدێک مابوو کە چاکسازی دەکرێت لە وەزارەتی پێشمەرگا بە سیستەمی بایۆمەتری یاخود ئەو بڕیارانەی بڕیاری ژمار 19 لە پەرلەمان چەند بڕیارێک لە سەرۆکاتی هەرێم بەڵام دەبین ئێستا باری هەرێمی کوردستان قورس کرا بۆی پێشمەرگەی ڕۆژ دروست دەکرێت پێشمەرگەی عەرەب دروست دەکرێت ینی کۆمەڵێک کەنگا بۆ حیزبی تر ئێستاوە پێشمەرگە دروست دەکرێت کە کاتێکدا ئەوە ئەمە چاوەڕێ بن ئەو هێزانەیەک بخرێنەوە کێشەکە قوڵتر بکرێتەوە سیستەمی بایۆمەتری کە بڕیار ینی ئێستا کە فەرمانبەرانی تۆمار کردووە ئەوەی کە ئێمە بە دوواداچمان بۆ کردووە لە باشترین حاڵەت دەتوانێت 33,000 فەرمانبەر کەم کاتەوە لە کاتێکدا ملیۆنێک و 400,000 موچەخۆرێکە ناکا ڕێژەی سەتاد و کە هیچ کەم ناکات ئێوە بینیتان بە هەزاران خەڵک لە ئەوروپاوە دەگەڕاوە بە شێوەی زۆر ینی ئەوڕەنگە دوو موچەی سێ موچەی کەم کاتەوە ئەو خەڵکی کە بە شێوەی ناسای موچەوە دەگرێت بە هیچ شێوەیە کەمی ناکاتەوە ینی 102 کە لە موچەخۆران هەرێمی کوردستان کەم بێتەوە کە دڵنیام خەڵکی ینی زۆر سادە ئەوانەی کە لە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی موچەی چاودێری خێزان کە ڕەنگە 7,000 بی هەر ئەوانە کەم کاتەوە تاکەشت کە ئەوان جێبەجێیان کردووە ئەوەیە کە زیادکردنی داهات لە ڕێگای قورسکردنی باری سەرشانی هاوڵاتیان بە باج و ڕسومات بە کۆمەڵێک کەنگا بە پارەکە لە خەڵکی وەرگن کە دوایە ئەو بڕیاری وەرگرتی پارەی بڵێن کۆکردنەوەی زبڵە و کەرتی تایبەت فەرمانبەران کەرتی تایبەت یعنی تەنها ئەو بڕیارانە سەرشانی هاوڵاتیان هەرێم بەڵێ زۆر سپاس دەکەین بەڵێ سپاس دەکەین کاک فەرماندوواتە گەرم بۆ لای بەڕێز کاتی زیاتریش بە جەنابە دەدەین ئەگەر بچینە لای کاک دکتۆر هێمن میرانی کاک دکتۆر زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا بەڕێستان دکتۆراتان هەیە لە مەسەلەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی بە پێ و چاودێری کێواتانە بۆ دۆخی کوردستان ئێمە لە کوردستانە گەندەڵی بچووکمان یاخود گەندەڵی گەورەمان هەیەوەی کە پێی دەوترێت گەندەڵی سیاسی زۆر سپاس بۆ جەناب و سلااو بۆ دوو میوانە بەڕێزەکەی دیکە و بینەرانی بەڕێز ڕاستیدا هەردوو جۆرەکەی گەندەڵی لە کوردستان هەیە ئەوەی پێی دەگوترێت گراند کۆڕەپشن یان گەندەڵی سیاسی یان گەندەڵی گەورە و جۆرەکەی دیکە کە زیاتر پەیوەندی بە ڕۆتیناتی ئیداریەوە هەیە یان پێی دەگوترێت گەندەڵی بچووک و جیاوازێکی دیکەش هەیە بەشێک لەو کارانی لە کوردستان بەڕێوە دەچن کە خەڵک ناویان لێناوە گەندەڵی ئەمە لە دەرەوەی پێناسی گەندەڵیم هەرچەند لە پێناسی زۆر بۆ گەندەڵی هەیە بەشێکی زۆری ئەمانە کاری نایاسایین کاری زۆر ئاشکرای نایاسایین پێشەلی قانون دەکرێن ئەمانە دادگا دەتوانێت معاملەیان لەگەڵ بکە بەشێک چونکە گەندەڵی زیاتر پەیوەندی بە خراپ بەکارهێنانی دەسەڵاتە ئەوەی دەسەڵاتی هەبێ جا لە بەرزترین پلەی دەوڵەتداریەوە بگرێت تا دەگاتە خوارەوە دەسەڵاتەکەی خۆی بۆ بەخرا بەکاربێنێ بۆ ئەوی بەرژەوەندی کەسی یان حیزبی یان ناوچەی یان گروپ یان خێڵەکی
قازانج لەسەر بەدەستبێنێ لەسەر حسابی بەرژەوەندی گشتی کە هەردوو جۆرەکە هەیە ئەوەی زۆر مەترسیدارە لە کوردستان گەندەڵی سیاسی بەڕاستی کە دەرگایەکی یەجگار گەورەی ناومێدی لە کوردستان کردوتەوە و بۆتە هۆکاری بۆتە یەشێک لە هۆکارەکانی بڵاوبوونەوەی ناومێدی بڵاوبوونەوەی بێ ئینتیمایی وێڕای ئەوەی ئابووری کوردستانی داتەپیوە وێڕای ئەوەی ئەو دامەزراوە لەرزۆکانەی ئێمە لە دوای 92 لە کوردستان دروستمان کردوون بە تەواوی پەچی خستون و بە تەواوی لە ناوەڕۆکی خۆیان بەتاڵی کردوتەوە ئەتا ڕاستە لە راپۆرتەکەی ئەودا باستان کرد گەندەڵی یەکێکە لە هۆکارە هەرە گەورەکانی ئەوەی کە خەڵک هەژار ئێستا خەڵک بێپارەیە موچە خۆر ناتوانانی پارە وەرگێ لەبەرەوەی ئێمە حکوومەتی ئێمە ئاوساوە حکوومەتێک 1.4 موچە خۆری هەبێ حکوومەتێکی ئاوساوە بێگومان ئەوانەی کار دەکەن و ئەوانەی کاریش ناکەن وەکو یەک ئەو بڕەموچێ وەردەگرن جا چارەجێکە یان کەمترە یان زیاترە لەبەر ئەوە گەندەڵی ئەو گەندەڵیە سیاسی هەیە بە تەواوی وەکو باسم کرد ئابووری کوردستانی داتەپاندووە دام و دەستگاکانی کوردستان هەرچەندە پێشتریش دام و دەستگای لەرزۆک بوون بەمانە سیاسەکەی لە ناوەڕۆکی خۆی بەتاڵی کردوونەتەوە بەڵێ کەواتە کاکتۆر بە بۆ چوونی ئێوە ئەو گەندەڵی سیاسی کەواتە ئێستا گەندەڵەکە لە سەرەوە هەیە و شۆڕ بۆتەوە بۆ خوارەوە پێم وایە ئێمە لەو مەرحەلە تێپەڕیوین کە اعتراف بکەین هەیە یاننا ینی بۆ نمونە لە سەردەمی جەنابی سەرۆک مامجەلالەوە لە 2008 کاتێ داوا دەکە حیزب و حکوومەت لێک جیاکرێتەوە پرۆژەیەک دەداتە سکردایەتی حیزبەکەی خۆی تا دەگاتە پرۆژەی 4 حیزبەکە لە 2009 تا دەگاتە پرۆژەی ئۆپۆزیسیۆن بەرنامەکانی سەرۆک بارزانی لە 2011 لەم ساڵانەی دوایی ئێمە لە قۆناغی اعترافکردن بە بوونی گەندەڵی سیاسی تێپەڕین هەموو سەرکردەکانی کورد باسی گەندەڵی دەکەن و ئەو تیۆرانەی کاگنۆشورا مستەفا لە کتێبەکانی باسی دەکات بۆ مەسەلەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی و چاکسازی ئێمە لەو مەرحەلەیە تێپەڕین مەرحەلەی اعترافکردن تێپەڕیوە و پادەیەک بۆتە هۆکاری ناشرینکردنی گەندەڵی ینی ئەوەندەی قسە لەسەر گەندەڵی دەکرێت باشایی چێ گەندەڵە با چێ هۆکاری تەشەنەکردنی گەندەڵیە چێ هۆکاری ئەوەیە کە سەروەری یاسا لە کوردستان نەبێت چێ هۆکاری ئەوەیە کە دام و دەستگاکانی کوردستان بە تەواوی بکرێنە باخسەی پشتەوەی حیزبەکان و مەکتەب سیاسی حیزبەکان چی هۆکاری ئەوەیە کە ئابووری کوردستان وادا بەم شێوەیە دابتەپێ چی هۆکاری ئەوەیە کە ئابووری کوردستان بەفیڕۆ بدرێ و داهاتی خەڵک بەم جۆرە تەخشان و بەخشانی پێ بگرێت کەواتە ئێمە لە قۆناغی اعترافکردن تێپەڕێوین و بەڕاستی زیاتر قسەکردن لەسەر گەندەڵی تەنیا بۆ سواندن و ناشرینکردنی دەستەواژەکەیە چۆن ینی دەستەواژەی گەندەڵیش ناشرین کراوە بێگومان ینی خۆ لە شوێنێک باسی گەندەڵی دەکرێت کاتێک اعتراف کرا یان دەبێ هەنگاو بندرێ هەنگاوی کردداری هەڵبەت نەک تەنیا قسە یان دەبێ ئەوانەی خۆیان بە بەرپرس دەزانن بەرامبەر بە وڵات و بە میلەت و بە ئایندەی وڵاتەکان دەبی واز بێنن ینی دوو ڕێگایە ڕێگەی سێم نیە تۆ لەگەڵ گەندەڵەیە بڕۆی یعنی ئێستا لە کوردستان ئەوەی هەیە ڕێگەی سێمە ڕۆشنە لەگەڵ گەندەڵی بێگومان هیچ ئەمە هیچ جێگەی پرسیار نییە خۆشحاڵم بەوەی حکوومەتی هەرێم خەریکە پرۆژە دادنێ یان خەریکە پلانی 5 ساڵە دادنێ بەڵام دەبێت ئێستا پێ ناسە بکەی ئەو حکوومەتە بەڕێز حکوومەتی هەرێم لەگەڵ ئەو بەڕێزانەی هەن چێن ئەم فعلەن ئێمە خاوەنی حکوومەتێکی نیشتیمانین کە بتوانێت پلانی بەرەنگاربوون و گەندەڵی دابنێ نەخێر لەبەرەوە تۆ تا نەبیە تا ڕێزی دام و دەستگاکانی خۆت نەگری بۆ نمونە پلانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی دەبێت پلانێکی نیشتیمانی بێت دەبێت تەواوی دام و دەستگاکە من تەوان لە تێزی دکتۆراکەم یەک لەو پێشنیارانەی کردومە ئەوەیە کە دەبێت پرۆژەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی دەبێت ببێتە پرۆژەیەکی نیشتیمانی استراتیژی وە کۆمەڵێک گرنگی هەیە کە دەبێت پێدا بنجێت بەڵێ سپاس دەکەم دواتر دەگەرم و لای بەرز کاک دکتۆر کاک فەرە دەگە بگەرم و لای بەڕێستان سەبارەت بەوەی کە ئەو گەندەڵی کە ئێستا هەیە ینی ئەوەی کە ئێستا لە کوردستانە لە گەندەڵی تێپەڕی یا خوتەر لە چوارچێوەی گەندەڵی جێگەی دەبێتەوە دۆخێکی ئێسێمەتیدا ئێمە ئیتر بە خەڵکەوە بە ڕووناکبیرانەوە بە خەڵکە باشەکانی ئەم کۆمەلگاوە تەکنۆکراتەکان ئەکادیمیەکان ئێمە پێویستە لەم ودا بیر لە چارەسەرێکی تر بکەینەوە ینی گەندەڵی لەوان نەماوە کە باس بکرێ ینی گەندەڵی بووە بە دیاردەیەک لە حاڵەت دەرچووە بۆ بە دیاردە بۆ بە ئاسایی ینی چۆن بۆ بە ئاسایی بۆ بە ئاسایی بڵین بۆ نمونە کابرایکی بەستە زمان لە نەبوونیە چی هەندێک دایبی و شیرێکە زێر دادگای ئەم وڵاتە 11 ساڵ حکمێدا
بەڵام ئەو دادگایە ئاگاشی لێیە کە ئەوانەی 11 میلیارد دلار ئەبن دەسەڵاتیان بەسەر ئەمە هەیە. یعنی ئەبێت دادگا ئازاد بێت دەسەڵاتەکانی ئەم وڵاتە لێک جیا بکرێنەوە، دەبێت حیزب و حکوومەت لێک جیا بکرێنەوە، دەبێت سەرۆکایەتی و سەرکردایەتی حیزبەکان بە دیسپلین و بە قانونی مۆدرن حیزبایەتی بکەن، دەبێت حیزبەکانمان لە ئاستی ئەم ڕۆژگار و سەردەما بێت، دەبێت سەرکردەکان مۆدرن بن، دەبێت سەرکردەکان سەرکردەی عشیرەتی و حیزبی و شخصی نەبن. لەبەرەوە تۆ ئەگەر باسی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بکەی تۆ ئەبێت لە هەزاران سنگەرەوە ڕوبەڕووی گەندەڵی ببیتەوە. لەکام دەبێت لە سنگەرە لەکوێ دەست پێ بکەین؟ دەبێت لە گۆڕینی ئەم دەسەڵاتەوە دەست پێ بکرێت، چکە ئەم دەسەڵاتە خۆی گەندەڵی ئەوێ و خۆی گەندەڵی ئەچێنێ هەموو ڕۆژە ئەینێژێ وەکو درەختێک چۆن ئەینێژیت. ئێستا حکوومەت هێرێم و هەموو ڕۆژێ گەندەڵی ئەچێنێ، هەموو ڕۆژێ گەندەڵی ئەچێنن و گەندەڵی ئەنێژن و گەندەڵی بەرهەم دێنن. مەسەلەکە لە سوڵتەی مطلقە. خۆی گەندەڵی لە هەموو دنیا لەکوێوە دێ؟ گەندەڵی لە دەسەڵاتی مطلقەوە دێ. هەر دەسەڵاتێک مطلق بێ ئەگەر هاتوو سەرکردەکانی ئەو حیزب و حکوومەتەش لە 100% خەڵکی پاک و دڵسۆز و ڕاستگۆ بن، مادام دەسەڵاتەکە مطلقە گەندەڵی دروست ئەبێ. گەندەڵی لە شوێنانی پێشکەوتوو بۆچی دروست نابێت؟ چونکە دەسەڵاتەکان هەموو لێک جیاکراونەتەوە، چونکە دەسەڵاتەکان شەفافن، چونکە یاساکان نوێن. باشە، بەس ئێمە ئێستا لە کوردستان و دامەزراوە و دەسەڵاتانەمان نییە کە ڕوبەڕووی گەندەڵی ببینەوە. ئێمە چیمانەیە؟ ینی ئێمە نازانم باسی چی بکەین. بەڕاستی کۆمەلگایان وا لێ کردووە کە ئینسان لە بیرکردنەوە بوەستێ. ئەمە زۆر خەتەرە. مرۆڤەکان وا بێتاقەت بن، تێکۆشەرەکان ڕووناکبیرەکان وا بێتاقەت بن کە تااقەتی بیرکردنەوەیان نمێنێ. ئەمە خەتەرترین قۆناغا. زۆر باشە، بەڵام ئێستا دام و دەستگەبوون و دیوانی چاودێری دارایی هەیە، مەسەری دەستی دەستپاکیە، پەرلەمانیشە و بەر لەوەی کە پەک بخرێ. قوربان، نە پەرلەمان، نە دەستی دەستپاکی، نە چاودێری دارایی، خەڵکی باشیانتیایە، خەڵکی دڵسۆزیانتەیە، راپۆرتی باشیان هەیە، چاودێری باشیان کردووە، بەڵام هیچیان دەسەڵاتی جێبەجێکردنیان نییە. یعنی ئێمە گەیشتوونێتە قۆناخێ لە باسکردن نەماوە، لە چاکسازیان نەماوە. چونکە من پێم وتی 100 ساڵ چاکسازی ڕاگیراوە، دوایی تۆ هێزێکی گەورە بێ بە پارەیەکی زۆرەوە، بە هێزێکی سەربازی زۆرەوە، بە چەکدارێکی زۆرەوە، بەردەوام بێ لەسەر جۆری نیزام و ئەم جۆرە سیستما، ئیتر تۆ چۆن ڕوبەڕوێ بیتەوە؟ بە تکاو ڕجا هیچ سوودی نییە، بە لێکۆڵینەوە، بە ئاگادارکردنەوە، بە ڕەخنە، بە گلەیی، ئەمانە هەموو کۆتایی پێهاتووە. ئێمە هیچ ڕێگایەکی ترمان نییە لەگەڵ ئەم دەسەڵاتی کە خۆمان هەمانە و خۆمان دامان ناوە، یا بە یارمەتی کۆمەڵێ لاو دەوڵەت و خەڵکدانراوە. ئێمە هیچ ڕێگایەک نەماوە بیگرینە بەر بۆ چاکسازی، هیچ ڕێگایەک، چونکە هەموو ڕێگاکانمان گرتە بەر گەیشتوونەتە بنبەست. گەشتونە بنبەست. بەڵام ئەوانی کێستا باز بوون حکوومەت باز لە پلانی 5 ساڵەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پێشتر کۆمەڵێک پرۆژە هەبووە، ینی هیچ ئەنجامیان نەبوو یاخود چاکسازیان پێ ناکرێت؟ نا، ئەوە مەبەست بەردەوام بوونە لە گەندەڵی، مەبەست. چونکە چاکسازی بە چی ئەکرێ؟ چاکسازی بە چاکەکرێ، پاکسازی بە چی ئەکرێ؟ بە پاکەکرێ. ئەمانە چاک و پاک نین. یعنی ئەوانەی کە حکومڕانێکە جاوە خۆ هەموو خەڵکەزانێ، من و تۆ ئیستا لێرە تەنها و دووبارە و دەبارە و سەدبارەیەکە ئێمە باسەکەین. ئەوان ئەگەر چاکسازیان پێ بکرایە، ئەگەر نیازیان هەبوایە لە 25 ساڵی ڕابردووە ڕۆژ بە ڕۆژ باری ئەم میلەتە قورستر نابوو، ڕۆژ بە ڕۆژ قەرز زۆرتر نابوو، هەژاری زۆرتر نابوو، بێدادی زۆرتر نابوو، چاکسازی لە وڵاتە گەیشتۆتە بنبەست. بەڵێ ئێستا ئەو دۆخی کە میلەت تێیدا بەرەنجامی گەندەڵیە، بەشی زۆری بەرەنجامی گەندەڵیە. کام گەندەڵی؟ گەندەڵی ئیداری، گەندەڵی ئابووری، گەندەڵی فکری، عەقلی، ئەخلاقی، هەموو بوارەکانی ژیان. هیچ شوێنێک نییە پێویستی بە چاکسازی نەبێ، هیچ بوارێکی ژیانیش نییە گەندەڵی نەیکرد بێت. و نمونەیەکی بچووکت بۆ دێنم. هەر سەیری کە زمانی کوردی ئەمڕۆ، زمانی کوردی هەشتاکانە، زمانەکە تێک چووە. ئەی هاوار چۆن زمان چاک بکەین کاکە زمانەکەمان خەریکە بێ بە دووسێ زمان. بۆ نمونە هونەر، ئەدەب، سیاست، فکر، هیچ شوێنێک نییە گەندەڵی دەکەم. دواتێگرم بۆ لای پەرستان بەڵێ بینێرانی بەڕێز، ناوبڕێکی کورتمەنەیە دوای ناوبڕەکە دەگەڕینە وڵاتان لەگەڵ مامێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ، کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی. هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان، سەلاجە و مجەمیدە، هەموو جۆرەکانی سپلێت، تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح، فڕن و مایکرۆ، گسکی کارەبایی، غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک فەرمانەگەر بگەڕینەوە لای بەڕێستان سەبارەت بەو هەنگاوانەی کە ئێستا دەنرێن لەوەی کە حکوومەت لە کۆبوونەوەی دوێنیدا پلانی 5 ساڵەی ڕوبەڕووبوونەوەی استراتیژی پەسەند کردووە، کۆمەڵێک دام و دەستگامانێ دەستی سپاکی و دیوانی چاودێری دارایی و لەگەڵەوەش کە پەرلەمان پەکشکراوە ئێوەژە کوڕە خراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەردەوام راپۆرت بڵاو دەکەنەوە. ئەم دۆخی کە لە کوردستان هەیە دۆخێکە لەبارە بۆ مەسەلەی دژایەتی گەندەڵی و کەمکردنەوەی یاخود لەبارە بۆ گەشەدان بە گەندەڵی. بەڵێ دیارە خۆیەوە بڵێن بنەمایەکی زۆر جیهانیە کاتێک کە قەیران دروست دەبێت، ینی دەبێت دەرفەتەکان زیاتر بن بۆ چاکسازی بەو پێیکەوە بڵێن کۆدەنجی لە بۆ دروست دەبێت و هاوڵاتیان هەمووی بەیەکەوە دێنە سەرخەت بۆی کە زۆرترین پاڵپشتی بکرێت بۆ مەسەلەی چاکسازی. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەو قەیرانە دارایی نەکرد گەندەڵی کەم نەکردێتەوە، بەڵکو بە پێچەوانەوە زیادی کردووە. ینی هەموو ئەو وەکو پێشتریش ئاماژەم پێکرد هەموو ئامارانێک کە ئێمە کۆما کردوێتەوە گەندەڵی لە هەرێمی کوردستان بەرەو زیادبوونەوە. هەموو ئەو دامەزرانێکە ئێمە قسەمان لەگەڵ کردوون ئاماژە بەو ڕاستیە دەکەن. ینی ڕاستە ئێمە ینی ئێستا ساڵی ڕابردوو سەرۆکاتی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە ئێمە 100 کەیسمان داوەتە دەستەی دەسپاچی بۆی کە لێکۆڵینەوەی لێ بکەن. با ئەنجامی یەک بڵێن کەیسمان پێ بڵێن کە چی لێ لە دادگا، ینی دادگاکانی هەرێمی کوردستان وەکو کاک فەراسەنگای ئاماژەی پێکرد، ینی بەداخەوە ئازان بۆی کە کەیسی کەسێکی قوربەسەر بە ساڵێک و نی و ڕای بگرن دواتر بەو شێوەیەک لای بکەن کە هەموو ئەو پارێکە ئەو بەو شێوێ دزیتی ملیۆنێک و 500,000 ڕەنگە تێپەڕ نەکات لە کاتێکدا ڕەنگە 6-7 ملیۆن دیناری لای ئەو حکوومەتە بێت کە ئێواگاتە لێ ماوەک پێستان ئەنجومەنی پارێزگای لێر داوای کرد کە ئەو خەڵک بتوانێت موچەخۆران بتوانن بە شێوەیەک لە شێوەکان قەردەکانی حکوومەتی پێ بدەنەوە ڕازی نەبوو، کاتە حکوومەتە نیەتی نییە پارەی و خەڵکە بداتەوە. ئەنجومەنی شوڕا بڕیاری دەرکرد کە ئەم پاشەکەوتە نایاساییە بۆچی دادگا نایەتن تەرکیزە سەو کاتبرێکا کە حکوومەتی هەرێمی کوردستان بە جێری یاسا لە جێوێت و داوا لەسەر کەناڵێک تۆمارکە بە تۆمەتێک کە ناوی تۆی زڕاندووە وەرە داوا لەو سەر حکوومەت تۆمارکەکە پێشێلی بڕیارێکی ئەنجومەنی شوڕا دەکات کە لە هەندێک بوار پشتی پێدەبەسترێ. من پێم وایە ینی ئەو دۆخێ لە هەرێمی کوردستانێ بەداخەوە ینی ئەوانەی کە بە تەجروبە سەلماکە ئەو ستافە ناتوانێت چاکساز بکە حەقە و حیزبانەی کە بە حیزبەکەی کاک فەرات سەنگایشەوە کە ئێستا زۆر ڕەخنەیە دەبێت فشار دروستکەن ینی بە کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی هەتا بستنەوەی گۆڕان بە ڕسمی دەبێت ئەوان هەڵوێست یەکلاکەرەوەیان نەبێت کە ڕەخنەکان هەمووی ئاراسی پارتی دیموکراتی کوردستان یاخود دەبێت پارتی دیموکراتی کوردستانش قسەی یەکلاکەرەوە بکات لەو دۆخە. ینی ئەو گەندەڵێ لە هەرێمی کوردستان بەو شێوازە بە هیچ شێوەیەک چارەسەر ناکوێت. ئەو استراتیجەتێک کە ڕاگەیەندراوە لە دنیا ئێمە ئەزموونی زۆر وڵاتمانێ استراتیجەتی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی استراتیجەتێکی نیشتیمانیە دەبێت دەستگای بڵێن پەرلەمان پێی هەستێت پاشات و ناکرێ استراتیجەتێک بە خۆت پەسەندی بکەی بە خۆت جێبەجێ بکەی بە خۆشت چاودێری بکە. ینی
حکومات ئەو استراتیزیە کە پەسەند کردووە بڕیارە بە خۆی جێبەجێ نابێت دامەزراوەکە بێ ینی ئەوەی کە من ڕەشنووسەکەم بینی دەڵێ ساڵی یەک جار راپۆرتێک بڵاو دەکاتەوە ئێوە بە هیچ شێوەیەک ناتوانێت بەو شێوەیە ڕوبەڕووی گەندەڵی بێکات و لە پێویستمە بۆیکە خەڵک بە هەموو بێکەوە بێنە سەرخەت. زۆر باش سەبارەت بەو دام و دەستگایانن لەگەڵەوەیش کە پەرلەمان پەکراوە مەسەلەی دەستەی دەستپاکی و دوانی چاودێری دارایی ئەم دوو دەستگایە کە ئەرکیان مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵە بە تایبەتی دەستەی دەستپاکی ئێستا هیچ ڕۆڵێکیانە یاخود دەسەڵاتیان پێدرێت لە ملەفە گەورەکان بکۆڵنەوە؟ ئەوەندەیە من ئاگدارم دەستەی دەستپاش توانیتی تەنها کەس یەک بەڕێوبەری گشتی ئەم ساڵی بڵێن یەکلا بکاتەوە کە ئەگەر هەڵە نەبم بڵێن سزای ساڵێکی بۆ دەرچوو بەڵام بە ئەترافاتی خۆیان چەندین کەیسێک کە وەزیری پێشووە تەنانەت ینی جاروێ وەزیریان بانگێش کردە بۆی کە تەنها ئیفات بدا ئامادە نەبوونا ینی ئەو وەزیران ئەوەندا بڵێن بە هیچ شێوەیەک ڕێزی لەو دامەزراوە ناگرن ینی ئەوەی کە دەیکەن ئەو نێ من ئاگدارم دەستەی دەستپاچی چەندین کەیسیان ڕەوانەی دادگا کردووە کە بڵێن دیوان چاودێری دارێت چەندین راپۆرتی باشی دەرکردەوە داواکاری گشتی چەندین داوای یاسایی جوڵاندووە بەڵام بەداخەوە ئەو هەنگاوانەیانی نابێتەوەی کە بڵێن بەرپرسی باڵا دادگایی بکرێت تەنها لە سلێمانی ئێستا 450 بڵێن سکاڵای بڵێن دژی گەندەڵی جوڵێنراوە لە هەولێر بە ماشێ سکاڵاکی یەکجار بەڵام لە دادگاکان پەخراونیان یەکێک لەو پێشنیاریانە ئێمە کردومانە لە راپۆرتەکانمە کە ئەگەر نیەتێکەیە دەبێت دادگایکی تایبەت بە کەیسەکانی گەندەڵی دروست بکرێت یعنی ناکرێت تۆ کەیسی خەڵکی هەژارکە لەسەر دزینی بڕێکی کەم باسانی بگێ دادگا وایان لەسەر پەرلەمانتاران ئێمە لە ماوەی ڕابردوو چەندی پەرلەمانتار کە دژاتی گەندەڵی دەکەن دەبین کەیسەکانیان لە دادگا زوێک لا دەبێتەوە کە دژیوان بێت بەڵام کەیسە کە لە بەرژەوەندی میلەت بێ ئەوان بیجوڵێنن بە پێچوانەوە لە دادگاکان دوا دەخرێت بۆیان پێم وایە ئەوەی کە بەڕێز کاکەمنیژ ئاماژە پێکرد لە لەندەن ئەوە گەندەڵی نییە لە هەرێمی کوردستان شتێکە پێی دەڵێن کریپتۆکراسی حکومڕانی چەتەیی کە هەموو شتێک لە خزمەت تەنها گروپێکە و ئەوی تر تۆ تا گەندەڵێکت گەورەتر بی لە وڵاتە بە سەلامەتر لە بۆی دەدێت تا بچووکتر بی زووتر ینی یاسا دەتوانێت پشتت بگرێت دەدا بەڵێ سپاس دەکەین کاک دکتۆر هێمن ئەگەر بگەرەمە لای بەڕێستان باسان لەوە کرد کە ینی تا ئێستا تاکو ئێستا لە کوردستان پرۆژەیەکی نیشتیمانی نییە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی ینی پرۆژەی نیشتیمانی چییە کە هەبێت بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی چی لە خۆ دەگرێت ئێمە کە لە قۆناغدا گەندەڵیە پێویستە پرۆژەکە بە چ ئاراستەیەک بێت لە ڕاستیدا یەک لەو خاڵانەی کە پرۆژەی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی دەبێت تەرکیزی لەسەر بکە و دەبێت بەجددی بە ئیرادەیەکی سیاسی بەهێزەوە پشتیوانی بکە بریتە لە بەهێزکردنی دام و دەستگای نیشتیمانی ئێمە لە کوردستان وەکو هەیکەل وەکو بینایە دام و دەستگامان هەیە لە 92ەوە بەشێکی باشی دامەزراوەکانی نیشتیمانیمان دروست کردووە بەڵام ئەگەر دەگەڕێەوە بۆ چۆنێتی دامەزراندنی ئەو دام و دەستگایانە و چۆنێتی تەعینکردنی کادیرەکانی ئەو دام و دەستگایانە و تا ئێستا چۆنێتی دامەزراندنی کەسی یەکەمی دام و دەستگاکان بە ئاسانی لەوە دەگەی کە ئەو دام و دەستگایانە دام و دەستگای پرۆکسین بە ئینگلیزی پێ دەڵێن واتە دام و دەستگای زیاتر نوێنەرایەتی حیزبەکان دەکەن و ئەو شوێنانن کە حیزبەکان هەوڵ دەدەن و بەتایبەت حیزبەکانی دەسەڵات ئەو دوو حیزبی کاک فەراسەنگاوی خۆشحاڵم کە ڕخنێکی زۆری لە حکومڕانی کوردستان گرت بەڵام هەردوو حیزبە کە خاوەنی مێژوویی درێژیشن لە خەباتی کوردایەتیە و چۆن بەشێکی باشی دەستکەوتەکانیان لە بەشیانە و بەشێکی زۆری و کەم کوردیانە ئاراستەی دوو حیزبە دەکرێت ئەو دام و دەستگایانە بوونەتە پرۆکسی ئەو حیزبانە و دام و دەستگای کارە بەو مانایی کە بتوانن خۆیان خاوەنی بڕیاری خۆیان بن و کاریان تێ نەکرێت کاک فەرمان باسی دادگاکانی کرد بۆ نمونە تەواوی دام و دەستگاکانی دیکە دەتوانانی بەم شێوەیە پۆڵێنیان بکەیت واتە ئێمە پێویستمان بە بنیادنانی دام و دەستگا هەیە کە سەر بە خۆیانە بڕیار بدەن و حیزبەکان دەسەڵاتیان بەسەریان نەبێت ئێستا لە کوردستان تۆ سەیری کە حکوومەتت هەیە پەرلەمان ئەگەر پەچش خراوە بەڵام وەکو دام و دەستگا هەر هەیە تەواوی دام و دەستگاکانی دیکات هەن بەڵام چێ دەتوانێت بەقەت کامیان مەکتەبی سیاسی پارتی وێچێتی بەهێزترین یان حکوومەت مەکتەبی سیاسی پارتی وێچێتی بەهێزترین یان پەرلەمان
یان دادگا ئەمە واقعینە ئەمە دەبێت معاملەیان لەگەڵ بکەین و قسەیان لەسەر بکەین تا حیزبەکان بەڕاستی چاکسازی تەنیا پارتیەکێتی دەتوانن بیکەن هیچ حیزبێکی دیکە ئەوەی حیزبەکانی تر دەیکەن تەنیا قسەیە تەنیا پرۆژەیە ئەم دوو حیزبە بارودۆخی کوردستانیان هێناوە تا ئەو ئاستی ئێستا تەنیا ئەو دوو حیزبە دەتوانن کوردستان چاکسازی لە کوردستان بکەن بەڵام 25 ساڵ کە ئێستا حکومڕانن کەم گەندەڵێ بەرهەماتووە پێ دوای بەم ئالەتی ئێستا بە چەند ساڵی تر دەتوانن ئەو دوو حیزبە چارەسەری بکەن دەزانی لە هیچ شوێنێکی دنیا شتێک نییە بە ناوی چارەسەری گەندەڵی لە دنیا سنووردانان بۆ گەندەڵی هەیە ئێمە لە کوردستان دەبێت سنوور بۆ گەندەڵی دابنرێ دەبێت حەدی بۆ دابنرێت دوای تۆ بێ ساڵی ڕابردوو ترانسپارنسی ئینتەرناشنال پەیامی سەرەکی یەک ساڵی بریتی بوو لە break the chain واتە زنجیرەکە بپسێنە زنجیری گەندەڵی بپسێنە ئەو سیلسلەیە هەیە لە کوردستان دەبێت بپسێنرێت یەکەم شت بەلای من ئەوەیە کە دەبێت پارتی وێچێتی ئەتراف بکەن ئەو نخبەیە کە لە ساڵانێکی زۆرەوە حکومڕانی کوردستان دەکەن دەبێت لە ئەلیف تا یا بگۆڕدرێ و پارتی وێچێتی دەتوانن ئەمە بکەن گۆڕان نەیتوانی یەکگرتو و کۆمەڵ ناتوانن لە ئینتخاباتە تۆ ناتوانین لە پارتی وێچێتی بیتەوە لەبەر ئەوە 20 ساڵی تریژ انتخابات بکە ئەو دوو حیزبە انتخابات دەبنەوە بە وەسائلەکانی خۆیان لەبەر ئەوە ئەو دوو حیزبە دەبێت قەنەعات بکەن ئەو بەڕێزانەی تا ئێستا حکومڕانی کوردستانیان کردووە سوپاسیان دەکەین فەرمونون تەقاعد بن بڕۆنەوە ئەوەی هێناوتانە بەدەستکەوت و بەکەم کوڕەکان سوپاسان دەکەین بەڵام ئەو ماشێنە چیتر بە ئێوە ناڕوە و بەڕاستی تا ئێمە نەگەین ئەو قەنەعاتەی کە نخبەی حکومڕانی لە کوردستان گۆڕانکاری تێدا نەکرێ ئەو دوو حیزبە وەکو باسم کرد تەنیا ئەو دوو حیزبە دەتوانن بۆ تەنیا ئەو دوو حیزبە دەتوانن ئەو دوو حیزبە بەشی زۆری حکومڕانیەکە لە لای ئەوانە و ئەوان دەبێ بگەنە ئەو بڕیارە دەبێت ئەو بڕیارەکە حکومڕانی خۆیان بگۆڕ بەڵێ کەواتە پێ دوایە تاوەکو ئێمە نەبینە خاوەن دام و دەستگای نیشتمانی پەرلەمانێکی کارە دەستەیەکی نەزەهای کارە ئەوە مەسەلەی دیوانێکی چاودێری کارە ئەستەمە ڕوبەڕووی ئەم گەندەڵ بێ بۆم دام و دەستگان ئێستا ناتوانین ڕوبەڕووی گەندەڵی ببینەوە بە هیچ شێوەیەک دەزانی من نامێنا ئومێدی بڵاوکەمەوە من دەستخۆشی لە هەر هەوڵێک دەکەم بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی بکرێ و دەستخۆشی لە هەوڵی حکوومەت یارم دەکەم کە دوێنێ داوێتی بە هەموو کەم و کوڕیەکانی کە لە کاتێکی خراپیشە چونکە ئەگەر هەنگاو نەنرێ ئێمە هەمومان هەرسێ لەگەڵ دوو میوانە بەڕێزەکەی دیکە و جەناب و زۆربەی خەڵکو و سەرکردایەتی کوردی هەمووشان لەسەر ئەوە هاوڕان کە بەشێکی زۆری سەرکردایەتی کورد بەشێکی زۆری سەرکردەی حیزبەکان لە گەندەڵی ئاڵاون بەڵام تۆ ئەگەر هیچ هەنگاوێک نەنەی ئەم پەتایە بۆ تەواوی دام و دەستگاکانی دیکە شۆڕ دەبێتەوە دەیان دیراسە لەسەر ئەمە هەیە کە لە کاتی قەیرانە لە کاتی شەڕە بە تایبەت لە پۆست کۆنفلێکس سۆسایەتی لە کۆمەلگاکانی دوای شەڕ یان لەو کۆمەلگانەی لە نێو شەڕان کە ئێستا کۆمەلگەی ئێمە لە نێو شەڕەیە پەتای گەندەڵی بە جۆرێکی زۆر خراپتر تەشەن دەکات لەبەرچی لەبەرەوەی دام و دەستگاکان پەچیان دەکەوێت ئێستا لە کوردستان دام و دەستگاکانی حکومڕانی پەچیان کەوتووە ئەگەر تا دوێنێ ئەلیف بە تا گەندەڵ بوون کە خەڵک دەیان ناسێ و دام و دەستگاکانی دەوڵەتیان بۆ دەسەڵات و بۆ دەوڵەمەندکردنی خۆیان و کەسوکاریان بەکارهێناوە بەڵام ئەمڕۆ کە دام و دەستگاکانی دیکە پەچیان خراوە ABCDش گەندەڵ دەبن لەبەر ئەوەی دەزانن مەترسی دادگا بەسەر کەس نەماوە لەبەرەوە بەڕاستی هەر هەوڵێک بۆ گەندەڵی بدرێ دەبێت لە پێنا دەستخۆشی بکرێت لە پێناوی سنووردانان چونکە تۆ دەنا بەڕاستی ئێستا سێرکەونە ئەو هەموو ناومێدی هەیە چییە؟ ئەو هەموو ناومێدیە لە ئەنجامی ئەوەیە گەندەڵی بە بەرچاوی هەموو خەڵکەوە دەڕوا گەندەڵی بە بەرچاوی هەموو خەڵکەوە ئەنجام دەدرێ تاڵانی بە بەرچاوی هەموو خەڵکەوە دەکرێت جارێکیان جەلالی ساماغا جوان فەرمووی گوتەوەی لە کوردستان هەیە گەندەڵی نییە ئەمە تاڵانیە گەندەڵی و تاڵانی دوشتی تەواو لێک جیاوازن تاڵانی تەنیا لە کاتی فەوزایە دەبێت ئەوەی لە کوردستان بەڕێوە دەچێت بەڕاستی زۆر بەکارهێنانی دەستەواژەی گەندەڵی بۆمە خراپە ئەمە تاڵانە ئەمە تەنیا لە کاتی فەوزایە بەداخەوە باڵە سوپاس ئەگەر دەرفەت دەگەڕین وڵای بەڕێستان کاک فەراز سەبارەت بە مەسەلەی ڕۆڵی یاسا لە مەسەلەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی پێ دوایە بۆچی لە کوردستان یاسا یاخود دادگەکان ناتوانن ڕۆڵ ببینن یاخود یاسا بۆ کێ لە کوردستان من شتێک بۆ دوو بەڕێزە ڕاست بکەمەوە چەند جاری تری ژووتومە من بێبەریم لە هەموو حیزب و حکوومەتێک لەم کوردستانە چەند جاری بڵێم چەند جار لەسەر تەلەڤیزیۆنی ساتەلایت بیڵێم کاکە من حیزب و حکوومەتم نییە هیچم نییە من ناڵێنن لە هیچ حیزب و حکوومەتێک مەسەلەن ئەوە تکایە یعنی ئەو چەند جار وتومە یەک دوو من هیچ سوپاسی حیزب و حکوومەت ناکەم بڵێم سوپاسانەکەین تا ئێستا و ئەوانە نا
کەس نابێ گەندەڵی بکە نەک سوپاسی بکەین یا گەندەڵی بکە عەفوی بکەین ئەمە ممکن نییە ئەوە تەنها لە دەسەڵاتی میلەتە هەیە بە ڕیفراندۆمێک کەسێک عەفو بکە ئەجینا لە دەسەڵاتی منام نییە کەس عەفو بکەم بۆ نمونە من حتا بەش بە حاڵی خۆشم بەشەکەی خۆشم ناتوانم کەس نابێ کەس گەندەڵی بکە کە ئەیکا پێویستە سزا بدرێت باشە سەبارەت بە یاسا یاسا لە کوردستان نییە نەخێر یاسا لە کوردستان نییە دادگاکان ئەنجومەنی دادوەری ئەمانە هەر هەمووی کۆنتترۆل کراوە لەلایەن دەسەڵاتەوە کۆنتترۆل کراوە حیزب حکوومەتەوە کۆنتترۆل کراوە و چاکسازی بە حیزبەکان ناکرێت چکە حیزبەکان هیچ ئیرادەیەکی چاکسازیان نییە قیادەکان هیچ ئیرادەیەکی تەنها بۆ خەڵکی هەژار لە وڵاتە یاسا بۆ خەڵکی فەقیر و هەژارە مەسەلەن من وتارێکم ئامادە کردووە نازانم لە داهاتووە کابرایەک نزیکەی چەند سەد میلیۆن دینار و دۆلاری حکوومەتی بردووە کاتە 600 میلیۆن شتێکی لەو بابەتە 6 ساڵ زیندانی کراوە کابرایەکیش کۆتریکی بردو 5 ساڵ زیندانی کراوە دادگاکان لە دادگاکانی کوردستان حاکمی باشی تایە یاسای باشیشی تایە بەڵام دەسەڵاتیان نییە و ناتوانن جێبەجێ مەترسی گەندەڵی لەسەر کوردستان چی ئەگەر چارەسەر نەکرێت مەترسی گەندەڵی لە هەموو مەترسیەکانی تر خراپترە گەندەڵی هەموو سنوورەکانی تێپەڕاندووە گەندەڵی لە داعش خراپترە داعش ناتوانێت ئێمە بڕوخێنێ بەس گەندەڵی ئەتوانێت کۆمەلگاکە تێک و پێک بشکێنی چۆن تا پێ دوێ داعش گەندەڵی داعش خەتەرترە بۆ کوردستان گەندەڵی زۆر لە داعش خەتەرترە نمونەیەکت بۆ بێنمەوە مەسەلەن کاتی خۆی تۆ پێشمەرگە بوویت باوکو دایکت لە زیندان بوو ماڵەکەتان تەخت کرابوو خۆشت لە دەرەوە لە پێشمەرگایەتی باوکو دایکیشت لە ناو زیندانەکە زۆر سەربەرز بوون زۆر شانازیان پێوە کرد زۆر بێمنەت بوون لە بەعس بەڵام ئێستا ئەو دایک و باوکەی تۆ خۆت وەکو پێشمەرگەیەک ڕازی نیت بەم دەسەڵات بەم چارەسەر بە کورتی کات چارەسەر دوو چارەسەر هەیە ئەم دەسەڵاتە هیچ گۆڕانکاریەک و چاکسازیی پێ ناکرێت چونکە خۆی هۆی سەرەکی و بنچینەی گەندەڵیەکانە دوو چارە سەرمانەیە یەکێکیان خەباتێکی ورد و دوور و درێژ جارێکی تر بە خەبات و بە سیاست و بە ڕێکخستن و بە ماندووبوون و بە قوربانیدان وەکو ڕابردوو جارێکی تر ئەمە یان ئەمریکا کە بەهاتووە ئەمریکا بێت بڵێ ستۆپ ئیتر سیستمێکی تازە لە وڵاتە ئیش بەڵە کردوشیانەوە شیکەن یەکی حوزەیران ئەمریکا دێتە بەغدا لەوێ حکومەکە سپاس دەکەم کاک فەرمانە گەرمگەڕێمە لای بەڕێزت چارەسەر چیە بە بۆ چوونیەوە بۆ مەسلەی ڕوبەڕبوونەوەی گەندەڵ یاخود دۆخی کوردستان بەکوێ دەگاگەر سنوورێکی بۆ دانرێت بە کورتی بێ سپاس دەکەین بەڵێ دیارەوەی هەیە بەداخەوە ینی ئەو هەنگاوانەی کە تاوەکو ئێستانراون هەنگاون ینی نامانگەێنێن خاڵێکە جێگای دڵخۆشکەرن پێم وایە ئەوەی کە ئێستاش بە ناوی ڕیفراندۆم باز دەکرێت بۆی کە نەتیجە ئەوەیە کە بە جۆرێک لە زۆرەکان ئێلانکردنی شکستی پرۆزەی چاکسازی ینی کاتێک تۆ لە چاکسازی شکست دەنی پەڕینەتەوە بۆەوەی کە مەسلەی ڕفراندەم کۆمەڵێک شکست داپۆشم پێم وایە هەرێمی کوردستان بەوەی کە ئێستا هەیە تووشی قەیرانی زۆر قوڵتر دەبینەوە داتاکان هەموو ئاماژەن بۆی کە دۆخی هەرێمی کوردستان ینی لاو لێر ئێستا بە جۆری لێدوانی بەڕێوەبەری پۆلیسە و لێ لە دوو ڕۆژی ڕابردوو لە سزنەکان شوێن نەماوە بۆ خەڵک بۆی کە بەرزبوونەوە ڕێژەی تاوان تەنها لە 4 مانجی یەکەمی ئەم ساڵ 2000 حاڵەتی داواکردنی تەلاق بووە لە دادگاکان ئەوانە هەموو ئاماژە تێکچوونی شیرازەی و کۆمەڵگەیان گەندەڵی تەنها لەوە کۆ نابتەوە کە ئێمە پارەمان نامێنێ بەڵکو شیرازەی کۆمەڵگە تێک دەچیوە لە هەموو بوارەکان پاشەکشەی یەکجار گەورە ڕوودەدات کە مەترسی لەسەر ئایندەی هەرێمی کوردستان دروست دەکات بەرەو وێران بوون. زۆر سپاس دەکەم کاکتۆر دوا پرسیارم بۆ بەڕستان لە ماوەیە خولەکدە سەبارەت بە مەترسیەکانی گەندەڵی و مەسەلەی چارەسەر ئایا گەرێمە گەندەڵی نەکەین ئەم دەسەڵاتە بەرەو داڕوخان دەڕوات ئەگەر چارەسەرێک بۆ سنووری گەندەڵی دانەنرێت؟ کۆمەلگاکە بەرەو داڕوخان دەڕۆت چونکە دەسەڵاتەکە ئۆڕێدی داڕوخاوە و تەنیا دوو ڕێگە هەیە ڕێگەی سێم نییە ڕێگەی یەکەم کە چارەسەر لەسەرەوەڕا و حیزبەکان پارتی و یەکێتی دەستپێشخەری بکەن ئەو حکوومەتە هەڵبۆشێنەوە حکوومەتێکی نیشتیمانی کاتی کە کاری سەرەکی بریتی بێت لە تەرکیزکردن لەسەر ژیانی خەڵک و تەرکیزکردن لەسەر دانانی بەرنمەیەکی نیشتیمانی بۆ چاکسازی ئەم دوو کارە کاری سەرەکی بێ پێویست بەوە نیە تەرکیز لەسەر مەکتەب و لەسەر هیچ شتێکی دیکە بکەیت دوو ئەرچی ئەو حکوومەتە هەبێ بەرنمەیەک بۆ چاکسازی بەرنمەیەک بۆ مەسەلەی ژیانی خەڵکۆ و بابەتانە ئەوەی دیکە دەبێت چاوەڕوانی هەموو ئەگەرێکی کراوە بی
ئەگەر ئەو دوو حیزبە بەردەوام بن بەم جۆرە بەردەوام من خەڵک ڕاپەرنێکی دیکەی لە پێشە و ئەمە تجربەی دنیا پێمان دەڵێ بەڕاستی ئەگەر خەڵک ئەمانەکەەوە کاکفەرهاد دیارە ڕەنگە معلوماتشی هەبێ ڕەنگە هێزی دیکەی دەرەشی و ڕەنگە عێراق تەدەخل بکە و ڕەنگە تورکیا تەدەخل بکە ئێستا کەس نازانێ بەیانی تورکیا بۆ عێراق و سووریا داگیر دەکا ئەمریکا چی دەکات کەس نازانێ بەیانی چی ڕوودەدا ئەگەری دیکە کراوایە ئێمە پێویستە لە ناوەخۆ بە دڵێکی کراوەتر بەتایبەت ئەم بەرپرسیارەتی پاراستنی ئایدێ کوردستان لە ئاسۆی پارتیوێچێتی بەڵێ سوپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هێمن میرانی مامۆسایی زانکۆ و دکتۆرا لە بەرەنگاربوونەوەی گەندەڵی کە لە لەندەنەوە لەگەڵ ماوەی هەروە زۆر سپاس بۆ بەڕێز فەرمانڕەشاد سەرۆکی لە خراویستۆ بۆ دژە گەندەڵی کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی هەروە سپاس بۆ بەڕێز فەراز سەنگاوی کە لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵ مابووی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ